خۆشتان لێبێ ئازیزانی من چۆنن بەهیوام کە زۆر باش بن زۆر دڵخۆشم لە بەرنامەی خەونی ئەم جارە بە دیداری ئێوە شاد بوومەوە جابا پێتان بڵێم بەرنامەی خەونی ئەم جارەمان و ئەم هاوڕێیەمان زۆر تایبەتە بێ ئەزانن بۆ لەبەرەوەی کە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتە و نابیستە بۆیە دڵخۆشم کە بتوانم خەونی ئەویش بەدی بێنم چونکە وەک هەموو مناڵانی تر ئەوانیش خەون و ئامانجیان هەیە جا ئەمڕۆ پێکەوە خەونەکەی بەدیێنین ئێوەش لەگەڵ مامن بزانن کە خەونەکەی چییە و چۆن کاری بۆکەین جا با بیریشم نەچێ پێتان بڵێم کە ئەمڕۆ لیزا خانم لەگەڵایە زمانی ئاماژە بۆ ئەوەی کە هاوکارم بێ لەم بەرنامە تایبەتەیە با پێکەوە بڕۆین بۆ ماڵیان و خەونەکەی بەدیێنین. ئازیزانی ئێمە ئێستا من و لیزاخان پێکەوە لە ماڵی ئەم هاوڕێ جوانەوانی جا لەگەڵمانە بن بۆ ئەوی کە دەستکەین بە گفتوگۆکەمان. سڵاو لێوێ چۆنی؟ پێمان بڵێ ناو چییە؟ ئەیەت زۆر باشە خۆشحاڵم. ئەی چەند ساڵی؟ 14 ساڵە تەمەەن درێژ بیت ئینشاڵڵا جابا بشزانین چەند خوشک و برای هەیە؟ دوو خوشک و براین و براکی دوانیان هەیە دوانەی هەیە لەگەڵ خۆیان بەیەکەوە. زۆر باشە ئەویش وەکو ئەم نابیستە؟ بەڵێ هەردووکیان نابیستن. باشە ئەی پێکەوە یاریەکان ئەچنە دەرەوە هاوکاریەکەن بەڵێ هەردووکیان بەیەکەوە بە بەرداوامی بەیەکەوەن و لەگەڵی کشتا یاریەکەن. زۆر باشە ئەی لە ئەندامەکانی خێزانیا زیاتر لەگەڵ ئەو برایە بێکۆین یاخود لەگەڵ خوشک و براکانی تری لەگەڵ هەمویانە هاوڕێن و بە بەرداوامیش بەیەکەوە. زۆر باشە زۆر خۆشحاڵم. ئەو ئێستا لێرە نییە وایە؟ ئەو ڕۆشتە و ئێستا لە قوتابخانەیە. زۆر باشە دواتر سڵاوی لێ بکە. باشە باسی قوتابخانەت کرد جا لیزا خان وا بزانم ئەمە قوتابی خۆشتە وایە؟ بەڵێ ئایا دوو براکەی هەردووکیان بەیەکەوە خوێندکارێکی زیرەکی منە بە تایبەتی ئەیاد من مامۆستای کۆمەڵایەتی و زانستیان پێ ئەڵم بە هیوام ئەوەم کە تەمەەن درێژ بێت و هەمیشە و بە بەرداوامی سەرکەوتوو بێت و دوا ڕۆژێکی پرشنگداری هەبێت و بیبینم کە ئامانج و ئاواتەکەی هێناوەتە دی. ئیشەڵڵا منیش بە هیوام. جابا بزانین خۆی لە قوتابخانەیە چۆنە؟ لە قوتابخانەیە چۆنە کاتەکان ژێنەکەیت جگە لە وانەکان لە پۆلی حوتە و ئیمساڵ لە پۆلی حوتە و ئێستا داوام مەکات و لەگەڵ براکە هەردووکیان لە یەک پۆلان. زۆر باشە. ئەی لیزا خان ئەو لەوانەکەی توایە چۆنە؟ لەوانەکەی منە زۆر باشە و بەڕاستی خوێندکارێکی سەرکەوتووە. زۆر باشە کاتە زیرەکە. بەڵێ زیرەکە ماشاڵڵای لێبێ دڵخۆشم. دڵخۆشی. باشە ئەی لەوێ هاوڕێی زۆرە لەگەڵ هاوڕێکانی یاریەکات؟
بەڵێ ئەیات خۆی خوێنکارێکی سەرکەوتوش و تێکەڵیشە لەگەڵ هاوڕێکانیا بە بەردەوام لە گۆڕەپانی قوتابخانە یاری ئەەکەن و زۆربەی کاتەکان یاری تۆپی پێ و باسکە و یارە جۆرا جۆرەکانەکە زۆر باشە منیش حەزم لە یاری تۆپی پێە زۆر چاکە باشە با باسێکی خەونەکەیمان بۆ بگات زۆر باشە ئات حەزەکە لە تەمەنی کە گەورە بێت حەزی لە یاری درایڤینە حەزی لە درایڤینی سارێ و حەزی لە خوڕینی سارە و حەزی لە کاری دارتاشتی و حەزەکە لە دوا ڕۆژیشا بڕواننامە بەدەست بێنێت و خوێندن تاواکات ئیشەڵا منیش بە هیوام جا ئەمڕۆ پێکەوە یەکێک لە خەونەکانی بۆ بەدیهێنین بە هیوام کە خۆشی لە داهاتوە بتوانێت کار لەسەر خەونەکانی تر بکات خۆی کەسێکی چالاکە و هەمیشە پڕ لە وزەیە بە بەردەوامی ئامانجەکانی خۆی دیاری کردو و ئەتوانێت ئیش لەسەر خەونەکانی بکات و بەدی بێنێت ئینشاءڵڵا زۆر زۆر باشە زۆر دڵخۆشم کە ئەیبینم ئەو هەموو وزە جوانەی هەیە ئەو هەموو ئاوات و ئامانجە باشەی هەیە و ئیشەڵڵا کە پێی بگات هەمووی زۆر باشە ئەی خۆی لە داهاتوە لە دوایەوەی کە بڕوانامەی تاوا کرد حەزەکە بێ بەچی ئەو یەکەم کاری ئەوەیە کە حەزەکە بڕوانامەکەی تاوکەواتە خوێندنەکەی تاوکە و اینجا دوای ئەوە ئیشی تایبەتی خۆی هەبێت گودارداشی بۆ نمونە زۆر باشە کاتە ئێمە ئەمڕۆ ئەیکەین بە دارتاش ئەو خەونەی بۆ بەدیهێنین ئەنجا ئەمڕۆ کۆمەڵێک زانیاریشی ئێنێ بۆ ئەوەی کە لە داهاتووە ئەگەر خۆی حەز کات بتوانێت کە کاری لەسەر بکە باشە پێشترم کاری تاقی کردوتەوە نەخێر هەر سەیری کردو و نەیکردووە ئەوێ ئمڕۆ دووبارەی کاتەوە خەونەکەی بەدی بێت زۆر باشە کاتە ئەمڕۆ ئەم کارە تاقیە کاتەوە و ئەم خەونی بەدیهێنین زۆر باشە ئامادەیە کە بڕۆین زۆر باشە بەڵێ ئامادەی بڕۆین منیش ئامادەم کاتە لەگەڵمانە بن بۆ ئەوەی کە پێکەوە خەونی ئاات بەدیبێنین عزیزانی ئێمە من و لیزاخان و هاوڕێ جوانەکەم ئێستا گەشتوینەتە ئەو شوێنەی کە بڕیار بوو بین بۆی بۆ ئەوەی کە خەونی ئەیادی هاوڕێم بەدیبێنی جا زۆر خۆشحاڵم ئێستا کە من و لیزاخان پێکەوە ئەم بەرنامەیەکەین لە بروی کە ئەم بەرنامەیەمان تۆزێک سەختە چونکە هەم مناڵەکەمان و هەم وەستاکەی کە ئێستا بە ئێوەشی ئەناسێنم ئەویش نابیستە جا ئێمە ئێستا لە کارگەی دارتاشەکەی ئەم وەستاین پێمان خۆشە کە کۆمەڵێک زانیاری باش بین بە ئەیاد و ئەم هاوڕێ جوانەمان بۆ ئەوەی کە لە داهاتووە بتوانێت کاری لەسەرکە ئەویش یاخود وەکو ئەم وەستایە لە داهاتووە ئیشێکی خۆی هەبێت و بە باشی بەڕێوەی بەرێ زۆر باشە سڵاو لێبێ چۆنی زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە هاتووم بۆ لات زۆر سپاس زۆر سپاس سەرەتا پێم خۆشە کە خۆی بناسێنێ
ناوی لوقمانە ناوی لوقمانە زۆر باشە زۆر خۆشحاڵم باشە کارگەکەشی زۆر جوانە ئەڵە بەرەکەتی تێکە ئیشەڵڵا ئیشەڵڵا جا با پێمان بڵێت کە ماوەی چەندێکە ئەم کاراکات ماوەیەکی دوور و درێژە ئەم کاراکە نزیکەی 7 ساڵە قەرێکی ئەم ئیشی دەرتاشەیە زۆر زۆر باشە زۆر خۆشحاڵم پێم خۆشەکاوە بەسەر کەوتوی ئەیبینم جا پێی بڵێ مناڵەکەی ئێمەش حەزەکات کە ئیشی دارتاشی بکات ئەڵێ بەخێر بێت و من زۆر پێ خۆشحاڵم کەوێ ئیشی دارتاشی بکات و من هەوڵی لەگەڵایەم و فێری ئەەکەم کە فێری ئیشەکەی خۆمی بکەم زۆر باشە بە هیوام باشە پێی بڵێ کاری دارتاشی و ئەم کارەی خۆی کە ئیستایکە ئەزمونێکی چۆن بۆی قورسە یاخود ئاسان کۆن لە مناڵیەوە وردە وردە فێری ئیشەکان بۆ یەکەم جار لەوە دەستی پێکردووە بە 8 ساڵی کە چۆن بڕغووی پێوە کردو کە چۆن پاشەکانی بەیەکەوە بەستەوە وردە وردە ئیتر بەپێی تەمەەن ئیشەکەش لەگەڵەیە گەورە بووە زۆر زۆر باش لە تەلەڤزیۆنە فێر بووە یەکەم جار لە تەلەڤزیۆنەوە ئاشنایی ئەم ئیشە بووە فێر بووە اینجا دوای ئەوە لە کارگەکانەوە کەسی کەش هەبووە نابیز بووە کە یارمەتی دەر بووە فێری کردو لەگەڵیان بە بەردەوام بووە لەگەڵیا وردە 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 لە شتی سادە و سەرەتاوە دەستی پێکردووە تا گەیشتۆ بەم ئاستا زۆر باش وەکو کارێکی ئەندازاری وا بووە کە یەکەم جار چۆن فێری دیزاینەکان بووە چۆن فێری کێشانەکان بووە باشە وردە وردە ئیشەکانی دابش کردو و ئیشەکانی وەکو بڵێ لە شوێنێکی کەەوە چۆن شتەکانی وەرگرتو و فێری ئیشەکان بۆ ئیشی لەسەر خۆی چەند ساڵ لە شوێنێکی کە ئیشی کردو تاکو ئەم شوێنە کراوەتەوە و ئێستا لێرە ئەم شوێنە ئیشەکات و بەرداوامە 3 ساڵە یعنی نزیکەی کاتە پێشتر کاری شاگردیە کرد ئێستا خۆی بۆ بەوەستا وایە وردە وردە کۆن یارمەتی ئێستا وردە وردە دەست خۆش بە زۆر باشە جاوا بزانم لیزا خانێشی بپرسە براکەی بە هەمان شێوەی ئەیات ئەویش هاوکاریەکە چونکە ئایدیش برایکی هەیە کە بە هەمان شێوە هاوکاریەکە لەگەڵ یاتی خۆیان 4 کەسن لەم شوێنەکە ئیشەکەن یەکێکیان برایەتی کە لێرەیە و لەگەڵا ئیشەکەت و بەڵێ ئیش لێرە ئەکەن لەم شوێنە ئیشە کرێت و شتەکان ئامادە ئەکەن لێرە بە یارمەتی ئەو کەسانەی کە لێرەن و اینجا ئەو ئیشانەی کە ئەیکەن و کە تەواو ئەبێت و ئامادە ئەبێ اینجا ئەبرێتە دەرەوە و لە دەرەوە ئەفرۆشرێت زۆر زۆر باشە زۆر چاکە ئیشەکانیان جۆرا و جۆرە یعنی کەنتۆرە ئیتر هەموو شتەکانی کە مۆبیلیاتی ناوما بەڵێ کە بە ئیشی دارتاشی دروستەکەێت و لە دەرەوە ئەفرۆشە بەڵام ئێرە شوێنی ئامادەکردنی شتەکانە پێویستەکە زۆر زۆر باشە جابینەران کاتە ئاگادار بوون ئەبینن کە چەند ئەم وەستایەمان بەهرەمەندە بە هیوام کە مناڵەکەشمان بە هەمان شێوەی ئەم وەستای لە داهاتوە دەربچێت و کار لەسەر خەونەکەی بکات جابا لێ بپرسین بزانین کە چۆن خۆی فێری ئەم کارانە کردووە چۆن فێری ئەم دیزاینە بووە چۆن بۆی خوێنووە یەکەم جار فێربوونێکی سەرەتایی بۆ سەیری شتەکان
دوو مانگ بەس فێری بووە ینی بەس خۆی فێر کردو بەس سەیری شتەکانی کردووە بۆ ئەوەی شتەکان وەرگێت جارێ پراکتیزەی ئەو بابەتەکەی نەکردووە وردە وردە سەیری کردو لەگەڵ براکەیە بەڵێ وەستایە و بەیەکەوە ئیشەکە فێر بووە کە فێر بووە اینجا دووبارە ئەمیش دەستی کردو بە ئیشەکە و زانیارەکانی وەرگرتووە. باشە پێمان بڵێت چی هەیە بۆ مناڵەکەمان ئەویش وەکو ئەو ئەم خەونەی هەیە. هەوڵ ئایا ئەمیش یارمەتی ئەو ئەیا بۆی ئیشەکانی فێرکا لە بەرچاوی ئەیکا لە بەرچاوی دووبارەی ئەکاتەوە تا بتوانێت فێرکە گرنگ نییە لە یەکەم جارەکە ئەو شتانەی کە ئیشی لەسەر ئەکا ئیشێکی باش بێت وردە 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 بەپێی ڕاهاتن و دووبارەکردنەوەی ئیشەکە اینجا ئیشەکە یەکەم جار هیچ ئیشێک هەموو کارێک لە ئەوڵەوە سەختە تاکو فێرە بێت و ڕائەیە وردە وردە ئەگات بۆ ئاستەی کە شتەکان فێرکە. زۆر باشە زۆر ئەو وەکو سپۆنسەرێک وابێ وەکو یارمەتی دەرێک وابێ کە هەوڵی لەگەڵا ئەیا و فێر دەکەن. زۆر باشە با بزانین ئەیات خۆی ئەڵێ چی؟ ئەو باسی ئەوواکەن هەردووکیان کە چۆن ئەم باسی ئەوەی لەگەڵاکە دارتاشی و شتەکان کە چۆن بۆ بڕێت و چۆن دەست پێ بکات ئەویشی پێ ئەڵێ کە چۆن یەکەم جار دەست پێ ئەەکەیت و چۆن شتەکانی فێرەکە. ئەم مناڵە جارێت ئەمەنی مناڵە بەڵام ئەو وەکو کەسێکی گەورە وەکو شارەزایەک کە پاڵپشتێکی تاواتی ئەبێت و وردە وردە فێری شتەکانی. زۆر باشە کاتە ئێستا با بڕۆینە ئەو بەشی کە کۆمەڵێک کار بین بە ئەیاد و تاقی بکاتەوە ئەو کارانەی بەدڵنییا و ئاسان بێ بۆ ئەم. زۆر باشە کەواتە بینەران لەگەڵ مانابن ئێستا پێکەوە ئەم کاراکەین. فەرمون با بڕۆین. زۆر باشە ئازیزانی ئێمە ئێستا هاتوونێتە ئەو بەشەی کە کارەکەین بۆ بەدیهێنانی خەونەکەی هاوڕێ جوانەکەمان ئەیکەین بە دارتاش جا لەگەڵمانابن. پێش دەستپێکی هەموو کارێکیش پێویستە ئێمە ڕێنمایی مناڵان کەین کە ئاگاداری سەلامەتی خۆیان بن. جا لە کاری دارتاشیشە بە دڵنیاییەوە پێویستە هەنێک یاسا هەیە جێبەجێ بکات بۆ ئەوەی کە سەلامەت بێت و پارێزراو بێت لە هەر ڕووداوێک و مەترسیەک. جا پێمان خۆشە ئۆستالقمان پێمان بڵێ کە هاوڕێکەم پێویستە سەرەتا چی بکە بۆی کە پارێزراو بێت. باشە ئەو یەکەم شت فێری ئیشەکەی ئەکات و فێری یاساکانی ئەکات. یەکەم شت پێویستەکە بۆ سەلامەتی دەستکێش بکاتە دەستی بۆ پاراستنی دەستەکانی و اینجا وەکو شتێکیان هەیە وەکو کەمامە وایە بیبەستن بۆ ئەوەی لەبەر تەپۆتۆس کە نێتە لووت و دەمیانەوە و هەروەها عینێکیش بکاتە چاوەکانی بۆ پارێزگاری لە تەپۆتۆز کە بەر چاوەکانی نەکەوێت. لە هەموو دارەکان شتێکیان هەیە مادەیەکی تایبەتیان هەیە ئەو مادەیە وەکو تەپۆتۆز وایە کە ئەچێتە قورگەوە ئەچێتە ناو قورگەوە لە کاتی بڕینەوەیە ئەوەی ئەبێ هەر چەنەها کاتوشی ئەوە بوون کە دەستیان برینار بووە بەڵە هۆی بریناربوون و ئازاریانان. زۆر زۆر باشە. زۆر ئەی جلو بەرگەکانیان کانیان جلی ئاسایی بێ هەندێک کات ئەمان جلی ئاساییان لەبەرە هەندێک کاش جلی تایبەتی بە تایبەتی لە کاتی زستانە قمسەڵەیەکەکەنە بەریان و لە کاتی ئیشکردنە دەستکێشە تایبەتەکەی خوان ئەکەنە دەستیان و عینێکی شەکەنە چاویان بۆ پاراستنی چاویان. باشە. و پێڵاویش ئەبێ جۆرە پێڵاوێکی باش لە پێ بکەن نابێ بە شێوێ نەعە لە پێکەن چووکە لەوانەیە پێکانیان تووشی خزان بێت و زۆر خراپە سابن نابن ئەو کاتە لە کاتی ئیشەکە بەڵام ئەگەر پێڵا جۆرە پێڵاوێکی باش بێت ئەوە ئەو کاتە ئەتوانن قاچەکانیان بە باشی دانێن و پارێزراو بێ.
هەتا لەوانێت تووشی ئازاری پشتیان بێ بۆیە پێویستەکە کە ئەمان کاتێکی زۆر ئەوەستن بە پێوە بۆیە پێویستەکە ئەو پێڵاوانەی کە لە پێیکەن جۆرەکەی پێڵاوێکی باش بێت بۆ ئەوەی بتوان کاتێکی زۆر لە ئیشەکانە بمێنەوە. زۆر باشە زۆر باشە زۆر باشە دەستخۆش باشە پێمان بڵێ سەرەتا ئەم جۆری دارەکان پێویستە جیا بکرێتەوە بە پێی کارەکە وایە؟ باسێکی ئەو دارانەمە ئەمانە داری MDFن لە جۆرێکی زۆر باشن کە لە دەرەوە هاوردەکرایە ئەبێ دڵنیایی بنەوە کە ئەم دارانە چۆنە جۆرەکەی چییە بەکەڵکی ئەو ئیشەیەت کە ئەم بتوانێت ئەو بۆی بەرگە بگرێت و نەشکێ زۆر باشە. ئازیزانی ئێمە جابا باسی ئەوتان بۆ بکەم کاتێک من و لیزاخان لە ناو ئۆتۆمبیلەکەی بوون لەگەڵ ئەیادا گفتوگۆی ئەوەمانە کرد کە ئەیاد حەزی لێیە دیزایانی ناوماڵ بکات شتەکانی ناوماڵی لەگەڵ دایکیان ڕێک بخات. جا کاک لوقمانیش ئێستا باسی ئەوەیە کرد کە پێویستە ڕەنگەکان ڕێک بخەی. پێم خۆش بوو کە باسی کرد چونکە ئەیادی هاوڕێم ئەو بەهرەیە هەیە. جا پێی بڵێ کە ئەو بەهرێت ئەتوانی وەکو کاک لوقمان کاری لەسەرکەی. بەهرەی گونجاندنی ڕەنگەکانە هەیە هەردووکتان لەگەڵ یەکە ئەتوانن ئەو ئیشانە دووبارەکەنەوە و باسیکەن لەگەڵێکە چۆن شتەکانی هەموو ماڵەکە لەگەڵێکە بگونجێن و ڕەنگەکانیش لەگەڵێکە بگونجێن. زۆر باشە بۆی باسکەکە حەزی لە ئیشکردنە لەگەڵ ئەوە و ئەم فێری ئەوەی ئەکا کە چۆن شتەکان بەکارێنن و یەکەم جار شڵەژاندنی ناوێت. بەڵێ باش کەواتە ئێستا فێری کارەکەیەکە کاک لوقمان پێویستەکانی سەلامەتی بەکار ئەهێنێت نابێ ئەوە گوێ بخەیت ئەبێ پێویستە کات و مەرجە دەستکێش بەڵێستەکان باسمان کرد دەستکێش کەمامە بەستن بۆ هەناسەیان ئەبێتە هۆی تەنگە نەفەسی. زۆر باشە ئەو دارەی کە بەکاری ئێنێ لە کاتی بڕینەوەیە زەرری هەیە بۆ چاو بۆی پێویستەکە چاویلکەیەک لە چاوکە زۆر چاکە ئەیاد ئێستا بەکاری بێنێتەوە ئێستا بەکاری بێن. زۆر باشە هەروەکو پێشتر ڕێنمایی ئەیادمان کرد کە پێویستە بۆ سەلامەتی خۆی ئەمانە بەکاربێنێ بۆی ئێمە ئێستا بۆی جێبەجێکەین بۆ ئەوەی کە خەونەکەشی بەدی بێن و کاری لەسەر کات ئێستا. جا ئازیزانم پێم خۆشە پێیان بڵێم کە ئەیاد تەمەنی 14 ساڵە باشە لەبەرەوە تەمەنی ئەو گونجاو بۆ ئەم کارە کە بیکات هەرچەنە لەژێر ڕێنمایی وەستایەکایە کە کەسێکی شارەزایە بەڵێ بۆی ئێوەی مناڵ گونجاو نییە کە ئەم کارە دووبارە بکەنەوە لەبەر ئێوە هەم مناڵن و هەم تەمەنتان ڕێگەتان پێ نایەت. جا چی فێرکەین چی تاقی بکاتەوە؟ باشە کاتی خۆی لە کۆنا چەکوژیان بەکارهێناوە ئامێرێکە بەکارێنن بۆ دارتاشی و مشاریان بەکارهێناوە. بەڵێ ئەوانە لە کۆنا بەکارهێنانهێناوە لەبەرەوەی ئامێرێک بۆ لە ڕووی ئیشکردنەوە خاوبووە بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە ئێستا ئامێرەکان مشاری کارەبایی بەکارهێنرێت ئەوە ئامێری تازەن و ئیشەکانیش ئەتوانن یعنی کاتێکی زۆر بە دیارێنەوەسن بە خێرایی بیکە. کاتە بە خۆشحاڵیەوە بۆ ئەیادی هاوڕێم کارەکان ئاسانتر بۆتەوە. بەڵێ لە کۆنا زۆری پێچۆ کاتێکی زۆریان پێچۆم تا شتێکیان بڕیوەتەوە یان تاکو بڕخۆیەکیان تم کردێتەوە خۆڵەکانیان ێشاوە زۆری هیلاک بوون و کاتەکەشی زۆری پێچوە 2 ڕۆژ 3 ڕۆژی پێچوە بەڵام ئێستا بەهۆی ئامێرە نوێیەکانەوە ئامێری تازەکان وەکو ئەیبینن ئەمانە ئامێری تازان و ئیشەکان خێرای بوون بە دڵخۆشیە بە یەک ڕۆژ ئەتوانێت ئیشەکە بکات و تەواویکە و تومیشە بێت بە هێزە بێت جیاوازە لەگەڵ دەڕەفیزە
کە ئەو شتێکی پێ بڕخۆیکی پێتون کاتەوە ئەو شتێکی ئەیکات ئەجوڵێت بەڵام ئەوانە بەهێزترە و تونجێکەکەی خۆی ئەگرێتەوە و بە کاتێکی خێراش تاوا بێت. باشە بەڵێ بەڵێ کاتیشتان بۆ کاتیشی هەم بۆ گەڕێت و زوش لە ماوەی یەک ڕۆژە لە ماوەی یەک ڕۆژە ئەتوانێت ئەو ئیشە تاوکە. زۆر باشە. کاتە ئێستا با ئەیاد کارەکەی بکات با بزانین چی پێ بڵێین. دووبارەکەنەوە فێری بکەن. باشە با من هاوکاری بکەم. بەڵێ ئەڵێ من دەمێکەوە شتانە بەکارێنم و بەڵام بۆ ئەو گرنگترە لەبەری ئەو یەکەم جارێتی بەڵام من ئەزانم چۆن ئامێرەکان و شتەکان بەکارێنم. زۆر باشە. کاتە خۆی بۆیە نایپۆشێ لە برەوەی کە بتوانێت ڕوونکردنەوە با بۆ ئەیات. ئەوە دەرگایەکە دروستی ئەکات ئەوەی بۆ بەکار ئەهێنێت و ئەم فێری ئەوە ئەکات بە سێ بەرخوب بتوانێت توی کات و بیکاتەوە بەڵێ بیکرێتەوە و داخرێتەوە. زۆر باشە. پێی بڵە هەستی چۆنەکە ئێستا دەرگایەک دروست دەکات و کاری دارتاشی تاقیەکاتەوە. بەڵێ زۆر هەستێکی خۆشی و دڵخۆشە و بە پەرۆشە بەهۆی ئیشەکە دووبارەکاتەوە. زۆر باشە با دەست پێ بکەین. عزیزان وەکو بینیتان دڵخۆشم کە توانیم خەونی ئەیاد بەدی بێنم و بوو بەدارتان. لیزا خەم پێم بڵێ تۆ ڕاچی بوو لەسەر ئەم کاری؟ کارێکی زۆر جوان بوو و خۆشی حەزی لە ئیشەکەی و بە هیوای ئەوەی کە لە داهاتوە ئیشی لەسەر کات و ببێ بە کەسێکی زۆردا باش و سەرکەوتو و دارتاشێکی زۆر باشی لێ دەرچێ. ئیشەڵا منیش بە هیوام جا با لە خۆشی بپرسم هەرچەنە ئێستا سەرقاڵیشە بالت بپرسم بزانم پێت خۆشە لە داهاتوە کاری لەسەرکەی؟ بەڵێ حەزەکە دووبارەی کاتەوە بێ دارتاش. ئیشەڵا بە هیوام ئەو کاتە بە دڵنیاییەوە کاک لوقمانیش یارمەتیەیە. پێی بڵێ ئەیکەی بە شاگرد لە لای خۆت؟ ئەڵێ ئەی خەمە سەر چاوم بەڵێ ڕاستیە بە. زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان نابووی هیلاکمان کردی. بە هیواین کە هەمیشە سەرکەوتوو بێ. من دڵخۆش بووم بەر حەزەکەم فێری کەم و بەردەوام بێت و ڕانەوەستێت و شتەکانی وردە وردە پێ پیشانم. بە بەردەوام فێر بێت و قیاسی شتەکان وەرگێت و هەموو زانیاریەکانی لەلا بێت. زۆر باشە. بە تەلەفۆن ئەمان بەڵێ بە تەلەفۆن شوێنەکان وەرئەگرن بۆ بزانن هەر شوێنێک بێ ئەو شوێنێک کە ئەچن کارەکەی بۆکەن عینوانی شوێنەکە وەرئەگرن و ئینجا دوای ئەوە ئەمان ئەڕۆن خۆیان قیاسی شوێنەکە ئەکەن و بۆی بزانن شوێنەکە. زۆر زۆر باشە. کاتە ئەیا دەبێت لە بیکاریشە لەوانەی بیکاریە باش بی. خۆی لە پۆلی حوتە و لەوانەکانیشە بە تایبەتی بیرکاری باشە. زۆر زۆر باشە. کەواتە زۆر دڵخۆش بووم کە لەگەڵتانە بووم و توانیم خەونی ئەیاد بەدی بێنم بە هیوام کە خۆشی لە داهاتوە کاری لەسەر بکات وەک وەستا لوقمان بۆ ئەوەی کە بە وەستایەکی باش و سەرکەوتوو. من ماڵاواییتان لێکەم تا بەرنامەیەکی تری خەون بەخواتان ئەسپێرم بە هیوام کە هەمیشە لە شتاق و دڵخۆش بن. خواتان لەگەڵ.